لە دوای وەڵامی نامەکەی سەرۆک کۆمار لەلایەن دادگای فیدراڵی عێراقەوە کە ڕاوەی گەورەترین پێکهاتەی پەرلەمانی کردبوو بەوەی کە گەورەترین کوتلەی هەڵبژێردراوی پەرلەمانی یا گەورەترین ئێتلافە لە نێوان چەند فراکسیۆنێکدا جارێکی تر دکتۆر بەرهەم ساڵح نامەی ئاڕاستەی ئەنجومەنی نوێنەران کرد بۆ دیاریکردنی گەورەترین کوتلە بە پێی ڕاوەی دادگای فیدراڵی بۆ ئەوەی ڕایسپێرێت بە دیاریکردنی کاندیدی سەرۆکوەزیران گەرچی هەریەکە لە کوتلەکانی سائیرون و بەنا بانگەشەی گەورەی کوتلەکانیان دەکەن بەڵام پێشتر لەسەر خواستی موقتەدا سەدر سائیرون ڕایگەیاندبوو دەست لە مافی یاسایی خۆی هەڵدەگرێت کە کاندیدی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دیاری بکات بەڵام بەپێی ئەو زانیاریانی دزەی کردووە بۆ میدیای عەرەبی پارتە شیعەکان گوشاریان بۆ سەرۆک کۆمار هێناوە بۆ دیاریکردنی کاندیدەکانیان بۆ ئەو پۆستە بەڵام ناوبراو پێی ڕاگەاندون کە هەنگاوێک ناگرێتە بەر کە ئاشتی کۆمەڵاتی بخاتە مەترسیەوە تەنانەت ئەگەر ناچار بێت دەست لە کاریش بکێشێتەوە سەرۆک کۆمار لە دیدارە جیاوازەکانی لەگەڵ پێکهاتە و سیاسەتمەدارانی عێراقدا داکۆچی لە کەیسی سربەخۆ دەکات کە خواستی خۆپیشاندەرانە هەروەها مەرجعیەتی شیعەش داوای کەسێک دەکات کە دووبەرەکی و مشتومڕی لەسەر دروست نەبێت بەڵام کوتلە گەورەکان لەمپەر دروست دەکەن بۆ پێکێنانی ئەو حکومەتی کە خواستی جەماوەر و ئیرادی ئەویان نییە دەسەڵات ڕادەستی جەماوەر بکەن یا سەرچاوەی شەرعیەتی دەستوریە لە وڵاتدا گەرچی هەندێک پارت و سیاسەتمەدار گلەیی لە نامەکانی سەرۆک کۆمار دەکەن و با دواخستنی پێکهێنانی حکومەتی ناو دەبن بەڵام شارەزایانی بواری دەستور و یاسا ئەو نامانی سەرۆک با دروست ناو دەبن چونکە سەرۆک پارێزەری دەستورە و دەبێ ئەنجومەنی نوێنەران کوتلەی گەورەی بۆ دیاری بکات و بە پێی ئەوە داوا لەو کوتلەیە بکات بۆ دیاریکردنی کاندیدی بۆ سەرۆک وەزیران کە لەم دۆخە قەیراناوی عێراقدا کە جەماوەر دژی هەموو ئەو سیاسەتمەدار و پارتانەیە کە لە دوای ساڵی 2023 هاتوون و داوای کەسایەتی سربەخۆ دەکات کاری سەرۆک کۆماریشی ئاڵۆز کردو و دەبێت زۆر هەستیارانە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکات ئەو هێزانی لە دەرەوەی عێراقەوە هەژمونیان بەسەر وڵاتدا زۆرە لەمپەرێکی ترن لەسەر ڕێگەی پێکهێنانەوەی حکومەت چونکە عێراق وەکو دەستبادانی یەکتر بەکاردێنن بۆیە ئەگەر ئەمریکا و هاوپەیمانەکانی بەزارێکی پشتیوانی لا خۆپیشاندەران دەکەن ئێرانیش بڕوای وایە ئەو هێزەی کە داعشی تێکشکاند کە مەبەستی حەشدی شەعبیە دەتوانێت لە چاکسازیشدا سەرکەوتوو بێت.